بازاڕی سلێمانی جمەی دێت لە خەڵک هەمووان سەرقاڵی ئامادەکارین بۆ جەژنی قوربان. زۆرینەی ئێستا پێداویستیەکانیان دەکڕن و بەشێکیشیان بەهۆی بە ڕۆژوبوونیان لە شەودا دێنە بازاڕەکان. کەرەس و کەرەسەوێتی چی پێویست کارە وڵاکڕیمانە وەڵی مریشکە و گۆشتە و ئیتر خواردنی کوردەواریە دروستیەکەن بۆ جەژن و شتانی هەروان هارە وەڵایتر ماڵە خزم و ماڵە دۆست و ئەحباب و سەردانەکەین و سواز بەخوا کەس باوەڕ ناکەم لەخوا بەزیابێ کەس عازز نەبووە وەڵی ئەوەی هەر ئینسان نابێت دڵی خراپ بێ ئەوەی کە عاززی کردو بچێ هاشتی کاتەوە. دوکانەکانی فرۆشتنی چکلێت و شیرینی و میوە و چەرەزات و جلوبەرگ بازاڕیان گەرمە. هەموو ئامادەکاریەکان بۆ پێشوازی لە جەژنە. چاودێری بازرگانی و لیژنەکانیش بە بەردەوامی چاودێری بازار دەکەن تا هیچ فرۆشیارێک دەرفەتەکە نەخۆزێتەوە. هاوڵاتیان دەڵێن جەژن بێ ئامادەکاری ناکرێت، بۆیە هەمووی لە بازاڕەکان سەرقاڵی خۆ ئامادەکردنن. وڵی تر جلوبەرگە و شرینیە و ساردیە و چەرەساتە و ئەم شتانەیەکە تر ئەو کە خەڵک پێویستی پێ بێ. وڵی جەژنی ڕەمەزان جیاوازیە لەگە جەژنی قوربانە. جەژنی قوربان ئەوەیە قوربانی تێکەوێ تێگەی ئەوەیە مەسەلای تر ئامادەکاری ئەوە هەروەکو موسڵمانان ئەمە موسڵمان دوو جەژنی هەیە، هەم ڕەمەزان و هەم قوربانی هەیە. ئەتر بۆیە خەڵکیش خۆی ئامادەکە و جلوبەرگ و ئەم شتانە چەرەس و ساردی شتیوە. تۆ چێ لە جەژن؟ والله جلوشته نا والله يتر بين شما جمعان بيت بلا بيت جشن الرينو جلك رينو تا دۆخی دارایی خەڵک باش نییە. زۆرینەی ڕوودەکەنە ئەو شوێنانەی کە پێداویستیەکانی جەژنتیاندا هەرزانترە تا بتوانن بە پارەیەکی کەم پێداویستیەکانی جەژن بەدەست بێن و لە پاڵخانەوەدەکانیان جەژنێکی خۆش بەڕێ بکەن.